بەمەبەستی ڕێگری لە هەڵگرسانی شەڕی براکوژی و ئیدانەکردنی داگیرکاریەکانی تورکیا بۆ سەرخای کێرەمی کوردستان و شێواندن و لەناوبردنی ژینگەی ناوچە سنووریەکان هاوکات دەربڕینی پشتیوانی بۆ گەلی کورد کۆبوونەوەی شاندی نێودەوڵەتی بۆ ئاشتی و ئازادی لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکان و چالاکانی کۆمەڵی مەدەنی هەڵەبجە بەڕێوەچوو دەتوانن ببن بەوەی کە دەنگی کورد بگوازنەوە بۆ هەموو ئاستەکان فشار لەسەر وڵاتانی خۆیان دروست بکەن و لە ڕێگەی وڵاتەکانی خۆیانەوە لە ڕێگەی پەرلەمانەکانی خۆیانەوە فشار بۆ دەوڵەتانی داگیرکاری کوردستان دروستکەن کە ئەو داگیرکاری تا ئاستێک بەر سنووردار بکرێت تا ئەگەر بکرێت ڕایوەستێنن و دژی داگیرکاری بەتایبەت داگیرکاری دەوڵەتی تورکیا لەم قۆناغی دواییدا ڕاوەستە بکەن و هەڵوێستە بکەن. لە پایتەختی ئاشتی هەرێمی کوردستان گفتوگۆیەوە کرا پێویستە هەمووان دژی هەموو جۆرە داگیرکاریەک بۆستنەوە و بێدەنگ نەبن لە پێشێلکاری و بەزاننی سنووری خاکی هەرێمی کوردستان و هاوکات بە ئارامی و ئاشتی ئاگری براکوژی و شەڕی ناوخۆ کب بکرێتەوە. کۆمەڵێک کەسان هەن لە دەرەوەی وڵاتانی جیهان بەتایبەت پژگیری کوردەکان و لایەنی کوردیان پێم وێمە لایەنی کوردی و قەزیەکانی کوردیان بەلاو گرنگە ئەمانە ئەبنەهۆی ئەوەی کە کورد لە دەرەوە بە شێوازێکی جوانتر بناسێنرێەوە ئاشتی و ئازادی بۆ کورد بە شێوازێکی باشتر فراهم بکرێت تا ئێستا ئەگەر کورد لە نێوان چوارچێوەیە کابوو بێ و پژگیری نەبوو بێ ئێستا بینین نەک وڵاتە ئەوروپیەکان بەڵکو خەڵکەکانیشان پژگیری ئێمەن لەبەرەوە ئەم دانیشتنانە و ناساندنیان ئەمانە لایەنێکی گرنگن بۆ هەم بۆ کوردن بۆ قەزەی کورد چ لە ناوخۆ لە دەرەوە دەست پێشخەرێکی کردووە بۆ ڕێگیری لە شەڕ و شەڕی ناوخۆ و داکۆشی لە ماف و ئاشتی و ئازادی. ئێمە وەک پرەنسیپ ڕێکخراوەکانی هەڵەبجە بەرکی خۆمان ێزانین هەر هەوڵێک بۆ ئاشتی هەر دەستگا و دامەزرام و تیپ و کەمپین و شاندێک هەوڵێکی وابات پشتیوانی بین لەگەڵ هەماهەنگ بین چکە پێمان وایە داکۆشی لە ماف و ئازادی ڕێگری لە شەڕ ئەمانە ئەرکی ئەخلاقی و ئینسانی هەموو تاکێکن هەموو دامەزراوەیەکی مەدەنین. شاندی نێودەوڵەتی بۆ ئاشتی و ئازادی لە 12 وڵات بنکەی سەرەکی هەیە و ئامان جیانگاندنی پەیامی ئاشتی خوازیە. ماوەی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان و دژی هەموو جۆرە شەڕێک وەستانەوە و پەیامی پشتیوانی خۆشیان بۆ گەلی کورد دەربڕی بەرامبەر ئەو داگیرکاری وێرشانی تورکیا بۆ سەرخای کێرەمی کوردستان دەستی پێکردووە. لە بەرامبەریشدا چەند کەسێکیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕێگریان لێکرا و دیپۆرتی وڵاتەکانیان کرانەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.